تووڕەیی ڕەوای خەڵک لە کۆماری ئیسلامی. ئاخوندەکان و لە سەرەوەیانەوە خومینی بە دەست بە سەرداگرتنی ئامانجە دادپەروەرانەکانی شۆڕشی خەڵکی ئێران یەکێک لە گەندەڵترین جنایەتکارترین نظامە سیاسیەکانی دنیای ئەمڕۆیان بە فێڵ و فری و بە وەحشیانەترین سەرکوتەکان بەسەر خەڵکدا سەپان. لە ماوەی زیاتر لە 4 دەیە لە حاکمیەتی ئەم ڕژیمە ئاخوندەکان کۆنترۆڵی سەرجەم ئۆرگانەکانی دەسەڵات و بەڕێوەبردنی کاروبارەکانیان بەدەستەوە گرت و بوون بە سەمبۆلی درۆ، ڕیاکاری، گەندەڵی، توندەتیژی و دزی. مەلاشیعەکان کارتێل و شرکەتی ملیار دۆلاریان دامەزراند و بە خەرجکردنی بەشێک لە داهاتەکانیان مەدرسە و حەوزەی مەزهەبیان دروست کرد و دەستیاندایە پەروەردەکردنی نزیکەی 9 ملیۆن ئاخوند و تەلەبە. بۆ هەر ئاخوند و تەلەبەیەک مزگەوت و مەنبەرێک پیشەیەکی دەوڵەتی، ڕەسانە و میکرۆفۆنێکیان بۆ تەبلیغات فراهەم کرد. لەمڕۆدا هیچ بوار و مەیدانێکی دەوڵەتی و گشتی بە دوور نییە لە دەستێوەردانی ئاخوندەکان. لە ژووری نەشتەرگەری نەخۆشخانەکانەوە تا ئەشکەنجەگا ئیسلامیەکان، لە ئامۆزوش و پەروەرشەوە تا ڕاگەیەنراکان، لە هێزی نظامی و ئەمنیەتیەوە تا ئیدارە دەوڵەتیەکان، لە شرکەت و ناوەندە کرێکاریەکانەوە تا زانکۆ و ناوەندە زانستیەکان، لە گشتیانە ئاخوندەکان سەرپەرستی سەرەکی کاروبارەکانن. دەستگای دەوڵەت، کابینەکان، مەجلیسی ئیسلامی، ناوەندەکانی دەسەڵاتی حکوومەتی، وزینشی ئیدارەکان هەموویان حەوزەی دەسەڵاتی ڕۆحانیەتی شیعەن. کارگەی شوتە ئاستێکە تەنانەت قوتابخانە سەرەکیەکان و باخچەکانی منداڵانیش لە حوزوری سەنگین و پەڕەنگی ئاخوندەکان پارێزراو نین. تاسەی لە بنەهاتووی ئاخوندەکان ئەوانی گەیاندە جێگیر و قایمکردنی دەسەڵاتی ویلایەتی مطلقەی فەقی. حکوومەتی ئیسلامی بە نێوخۆی وڵات بۆ پەرەپێدان بە نفوذ و دەستێوەردانی ئاخوندەکان ڕازی نەبووە و بە تەرح و پلانی هیلالی شیعە لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە بڵاوکردنەوەی شیعەگەری لە تەواوی دنیادا دەستیدایە دروستکردنی مزگەوت، حسەینیە و ناوەندی مەزهەبی. ئاخوندێکی کە لەگەڵ زانست و زانیاریدا ناکۆکی و دژایەتیەکی بنچینەی و جەوهەری هەیە، وڵاتی لە ڕوانگەی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی، فەرهەنگی و ژینگەیەوە تووشی وەرشکەستەبوون کرد. لەگەڵ کارنامەی کارەساتباری بەڕێوەبردن و حکوومەتکردن، ئاخوندەکان بوونە سەرچاوە و هێمای گەندەڵی، ڕیاکاری، نەزانی، دەمشڕی و ڕەزاڵەتی ئەخلاقی و توندوتیژی. لەشفرۆشی ئیسلامی لە ژێرناوی سیغەیان ڕێک خست، بەڵام ژنانی وڵات و بە تایبەت کشانی لاویان بەرەو ڕووی توندوتیژی مەرگ کردەوە، ئەویش بە بیانووی گەمژانەی بە دەرەوەبوونی چەند تاڵێک لە قژی لە شوێنی گشتیدا. شەو و ڕۆژ لە دژی پەیرەوانی مەزهەب و دینەکانی تر تەبلیغی و جنێویاندا، ژیانیان لە زۆربەی هەرە زۆری خەڵک تاڵ و دژوار کرد. ئاخوندەکان وەها سەرمەستی دەسەڵات بوون کە نەیارەکانی خۆیان تیرۆر، ئەشکەنجە، ئیعدام و یان ناچار بە هەڵاتن لە وڵات کرد. ئێستا کە دوای 50 و چەند ڕۆژ خەبات و تێکۆشان هاوسەنگی هێز بە قازانجی خەڵک گۆڕاوە، ئاخوندەکان زیاتر لە پێش و بەرەو ڕووی قین و تووڕەی خەڵک بوونەتەوە. ئەمما مەفڕێدان نووکی کێوی سەهۆڵی نەفرەتی خەڵکە لە جەماعەتی ئاخوندەکان و دام و دەستگای مەزهەبی. لە سبەی ڕۆژی سەرکەوتنی شۆڕژدا دەستی ئاخوندەکان لە گشت کاروبارەکانی حکوومەتی کورد دەکرێتەوە. هەموو ئەو سەروەت و سامانەی بە تاڵان بردوویانە بە قازانجی گشتی لیان ئەسەندرێتەوە. هەزینەی ناوەندە مەزهەبیەکان و 9 ملیۆن ئاخوند بە خێرایی ڕادەگیرێ. دین دەبێتە ئەمریکی تایبەتی خەڵک و دەستی مەزهەب لە ئامۆزوش و پەروەرش کورد دەکرێتەوە. ئاخوندەکانی حاکم کە دەستیان بە خوێنی خەڵک سوورە و گەندەڵی ماڵی زۆریان کردووە لە دادگا بە تاوانی جنایەت مەحاکمە دەکرێن.
تازەبوونەوە و ڕینسانسێکی فەرهەنگی، کۆمەڵایەتی و سیاسی کە لە ئێراندا لە ئارادایە پێگەی سەدان هەزار ئاخوند و مەلای مشەخۆر نەفرەت لێکرا و کۆنەپەرستی لە ئاستی ناوچەکە و دنیادا خستووەتە مەترسیەوە. دەورانی قەدەر قودرەتی ئاخوندەکان لە ئێران کۆتایی هاتووە و ئێستا لەسەر شقامەکان بەگاڵتەوە بەرەو ڕووی مەندیل فڕێدان دەبنەوە. لەمڕۆدا مەندیلی مەلاکان لەسەریان دادەگیرێ و لە سبەی ڕۆژی سەرکەوتنی شۆڕشیشدا دەبێ وەڵام دەرەوەی جنایەت و گەندەڵیە زۆر و زەوەندەکانیان بن. خەڵکی ئێران کە نزیک بە نیو سەدا لەوە و پێش نظامی دیکتاتۆری سەڵتەنەتیان ڕووخاند، ئێستا بەرەو ئەوە دەچن تا ئەم حکوومەتە مەزهەبیەش لەگۆڕنێن.